با سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات لە ئێستاە ئامادەکاریەکرێت بۆ هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک دیارە لە نێو چالاکی و فستیڤاڵەکە کە بۆ ئەمساڵ هەشتمین ساڵە بە بەردەوامی بە ئەنجامەگەێنێ چەندین چالاکی لەخۆگرێت بۆ زانیاری زیاتر ئەچمان لای زۆر بەڕێز نەژاد نەجم کە بەڕێزیان شانۆکار وەروە سەرۆکی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووکن کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمان کاک نەژاد سڵاوی لەبێم کاتت باش بێت. سڵاتان لێبێ زۆر سپاس بۆ تۆ ئەوارەت باشتر بێ. کاک نەژادگیان ئەمەوێت باسێک لە ئامادەکاریەکان بکەین بزانین ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە شاری کەرکووک بۆ ئەمساڵ گەیشتۆ بکوێ. زۆر سپاس. تەوان کورسات بەجددی ماڵی هونەرمەندانە ماڵ بە تایبەت بۆ کەرکووک هەمیشە خەمی هونەر و کەلتور و ڕۆشنبیری لە کۆڵناوە. سپاس بۆ کورسات هەمیشە بۆ چالاکیەکانی ئێمە پەرۆشە. طبعاً ئامادەکاریەکانی هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک دوای ئەوەی کە حەوت قۆناغ و حەوت ساڵمان بەڕێ کرد ئەم ساڵ ئامادەکاریەکەین بۆ هەشتمین ساڵ. طبعاً ئامادەکاریەکان لەوە دەست پێ کرد ئێمە ئەعلانی فستیڤاڵمان کرد سەرەتا وەکو لۆگۆی فستیڤاڵ، دواتر فۆرمی فستیڤاڵ ئەعلان کرا بۆ گروپە بەشداربووەکان. ئەمە دوو قۆناغی سەرەتایی ئێمە بوو زیاتر لە مانگێکە ئێمە کار یاخود زیاتر لە مانگێکە ئێمە کار لەسەر بابەتی مەسەلەی دارایی و مەسەلەی مالیە بۆ یاخود پارە بودجە بۆ فستیڤاڵ. ئێمە لە کۆتایی بابەتەکانین. طبعاً هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک لەژێر یاخود بە چاودێری زۆر بەڕێز وەزیر ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کاکە حەمەد سەعید کە هەمیشە بۆ کەرکووک قەڵایەکی گەورەیە بۆ ئەم شارە. بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە فستیڤاڵ. بۆیە جەخت لەسەر وەزارەت ڕۆشنبیری حکوومەتی هەرێم بکەم چکە لەم کابینەیە یەکێکە لەو وەزارەتانی زۆر بەجددی لە مەسەلەی کەلتور و ڕۆشنبیری و شانە و هونەر و بابەتەکانی تر کارەکە. زیاتر لە 12 جار ئامادەی بەس جەنابی وەزیر ئامادەی شاری کەرکووک بووە پاڵپشتێکی گەورەی وەزارەت فستیڤاڵە وەزارەت و جەنابی وەزیر. ئێمە ئامادەکاریەکانمان گەیشتۆتە ئەو قۆناغەی ئیتر لە مانگی ئایندە لە 8 کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ فستیڤاڵەکەین. ماوەی مانگێکماندایە گروپەکان تیپەکانی ناوخۆ وەکو کەرکووک، کوردستان، عێراق، دواتر وڵاتانی عەرەبی، دواتر وڵاتانی دنیا وەکو ئەوروپا و ئەمریکا. لە مانگی نۆ ئێمە لە 8 کۆنگرەی ڕۆژنامەوانی بەستین. بۆ کۆنگرەی ڕۆژنامەوانیمان خستە کۆتا بابەتەکانمان ئەوە هەموو ئەنجامەکانی فستیڤاڵ چەند نمایشوەرگیراوە، چەند میوان دێت، بابەتەکانمان چین لە کۆنگرەی ڕۆژنامەوانەکە ئەعلانێک. زۆر باشە. کاک نەژاد ئەمەوێت بپرسم ئایا ئەو با بڵێن گروپانەی کە بەتایبەتی گروپە شانۆیەکان کە تاوەکو ئێستا پەیوەندیان بە ئێوە کردووە ئایا لیژنەیەک هەبوو بۆ هەڵسەنگاندن بۆ ئەوەی کە لە دواترە با بڵێن هەڵبسەنگێنرێن اینجا بتوانن لە قۆناغێکی ترا بەشداری لە نێو فستیڤاڵەکە بکەن یاخود نەخێر هەر ئەو گروپانەی کە پەیوەندیان بە ئێوە کردو بۆ فستیڤاڵ و بۆ چالاکیەکە هەمویان بەشدار بوون؟ ئێمە فۆرمەکە زیاتر لە 15 بۆ 20 ڕۆژە چێ بڵاو بووەتەوە. طبعاً لەژنەیەکی سێکەسیمانەیە بەڵام لەژنەکە نایەن زۆر جار هەم لەژنەی بینین هەم لەژنەی دادوەری تووشی زۆرترین قسەکردن لەسەریان دێ. ئێمە لەژنەیەکی تایبەتمانەیە لەژنێکی پسپۆرمانەیە سەیری نمایشەکە زیاتر لە 30 نمایش پەیوەندیان یاخۆ 30 گروپ و وڵات و نمایشی شانۆ نێردراوە بۆ فستیڤاڵ. ئێمە بۆ ئەم ساڵ 18 نمایش بۆ 20 نمایشوەرەکەین واتە لەم ژمارەیە لە 18 یاخود تا 20 نمایش بۆ فستیڤاڵ وەرەگرین. نمایشەکان هەمە جۆرن لە وڵاتانی ئەڵمانیا، ئیتاڵیا، کۆتیڤار، ئیسپانیا، بەلجیکا، لە وڵاتانی ئەمریکاوە هاتووە، لە ئێران
دوو نمایشمان لە سووریاوە بۆ هاتووە، دوو نمایش لە ئوردن هاتووە، لە بەغداوە زیاتر لە 3 نمایش هاتووە، لە عێراقەوە زیاتر لە 6 نمایش هاتووە، لە ئێران زیاتر لە 10 نمایش هاتووە، لە کوردستان کۆمەڵێ نمایش هاتوون، لە وڵاتانی ئەفریقا وەکو تونس، جەزائیر، لە مەغرب لەم وڵاتانە هەر وڵاتی نمایشێ دوان هاتون بۆ فستیڤاڵ. ئێمە ئێستا لژنەکە تەنها نمایش وەرەگرێ. چەند ڕۆژێکی پێش ئەو مەوعدەی کە ئێمە یەکی نۆماندانە بۆ کۆتایهێنان بە وەرگردنی نمایش و فۆرمەکە ئەوەستێ، لژنە هەموو نمایشەکانە بینێ، 18 نمایش یاخود تا ئەگاتە 20 نمایش پەسەند دەکا و داخلی فستیڤاڵەکە. زۆر باشە. بێگومانێ مە ساڵانە ئاگاداری تەواوی چالاکیەکانی نێو فستیڤاڵەکەین و ئەبینین کە چەندین چالاکی ئامادەکراون لە چەندین شوێنی جیاوازەوە بۆ ئەوەی کە پیشان بە بینەران بدرێت. بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوا بێت، واتە چەند لۆکیشنێکی جیاوازتانە بێت بۆ نمایشکردن و بۆ چالاکیەکانی خۆتان. جگە لە نمایشکردنی شانۆش چیتر ئەبێت ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو؟ دیارە جیاوازی هەموو ساڵە ئێمە جیاوازیەکی زۆر هەیە لە بەشەکانی تر، هەر لە ساڵی یەکەمەوە تاکۆ هەشتەمین فستیڤاڵ جیاوازیەکان ئەوەن ئێمە زۆرترین بیرکردنەوە و کارکردنمان لە فستیڤاڵ گرنگجێکی تەواو بە ڕۆژی یەکەمە دەین بە دەستپێک ئەو مەراسیم و ئەو کەژاوە گەورەی کە لە ناو شاری کەرکووک ئەخڵقێت و خۆتان ئاگادارن زۆرترین راپۆرت و بابەتان لەسەری فستیڤاڵ کردووە. ئەم ساڵ جیاوازیەکی گەورەیە، نامێ هەمووی ئاشکرا بکەم، بەڵام جیاوازەکە ئەوەیە ئێمە لە ڕووی سیاسیەوە ئێستا کەرکووک بە قۆناغێکی زۆر هەستیارە تا دوێنە تێپەڕی، بە قۆناغێکی سیاسی زۆر توند تێپەڕ بوو. ئێمە فستیڤاڵ ئەم ساڵ دروشمانەوەی پێکەوە ژیانە بۆی پەیوەندیمان هەبێ لەگەڵ مەسەلە سیاسی و پێکەوە ژیانەکەی شاری کەرکووک. ئەمە لە ڕووی جیاوازیەوە. ساڵانتر ئێمە دروشمان جیاواز بوو یاخۆ دروشمەکان، بەڵام ئەم ساڵ لەگەڵ پایە سیاسەکەی ئێمامانەوێ کۆنتاکمان هەبێ بۆی پێکەوە ژیان بکەینە دەستپێکی کارەکانمان، وەکەوەی کە لە ڕۆژانی ئایندە بینیمان پارێزگاری کەرکووک بە زۆرینەی دەنگ هەڵبژێرا، ئەنجومەن کاراوە بوو. ئێستا ئەمڕۆ جەنابی پارێزگامەجی خۆشحاڵەیە وەکو هونەرمەندان وەکو ئێمەی شانۆکاران و خەڵکی کەرکووک کە بەڕێز کاگرەوەرتەها بۆ پارێزگای کەرکووک دڵنیام بێتە بەشێکی سەرەکی لە فستیڤاڵەکە و هاوکارمانە بێت. جیاوازەکان لە ڕووی نمایشەوە ئێمە ئەم ساڵ نمایشی وڵاتانی ئەفریقیمان زۆرە، تەنانەت کۆتیڤار ئێمە وایسە لە هەوڵین بۆ پەیوەندی کرێت، تەنانەت سەفاریان نییە لەم وڵاتە. کۆمەڵە نمایشی جیاواز هەن، کۆمەڵە وڵاتانی ئەوروپی زیاترمان کردو. ئێمە ساڵانی ئایندە 2 نمایشی ئەوروپیمانەوە، ئەم ساڵ زیاتر لە 6 نمایشەیە. وڵاتانی عەرەبی بە هەمان شێوە. جگە لە نمایشەکان ئەو کەژاوەی کە ئەیڵێن زۆرترین جار ئێمە تەنەها لە گەڕەکە کوردیەکان کەژاوی دەستپێکی فستیڤاڵمان بەڕێوەبەر، بەس ئەم ساڵ ئەیبینە چەقی شاری کەرکووک وەکو سەنتەر بۆی برایانی عەرەب و تورکمان و مەسیحیەکان لەگەڵمانە لەو جەژن و خۆشی فستیڤاڵ بەشدار. بۆ هیوایم لەگەڵ هەموو گۆڕانکاریە جوانانەی کە لەماوەی چەند ڕۆژایە لە شاری کەرکووک ڕۆیە، گۆڕانکاریە هونەریەکانیش بە هەمان شێوە بن و ئێوەش نەوەستن. جاکاک نەژادەمەوێ بپرسم جگە لە سەرۆکی فستیڤاڵ خۆت لە نێو فستیڤاڵەکەی ئەم ساڵە هیچ شانۆیەکت نابێ، هیچ کارێکی بە بڵێن هونەریت نابێ، چکە هەمیشە کاپرسین پرسیار لە فستیڤاڵەکەکین. با بپرسم زام کاک نەژاد خۆی بۆ ئەم ساڵ چی ئەبێت؟ ئایا هیچ شتێکی ئەبێت لە نێو فستیڤاڵەکە شانۆیەک ڕۆڵگەڕانێک؟ ساڵی پار ئێمە بە نواندن دەستمان پێکرد، هەر لە منەوە کە وەکو سەرۆکی فستیڤاڵ ئەوە یەکێک بوو لەو دروشمانەی ئێمە بۆ پاڵپشتی لەو
ئەو کەسانی کە ئەم شارە پاکەکەنەوەکو پاکەرەوەی شار منزلی پاکەرەوەیکی شارم لە بەرابوو بە عەرەبانەیەکی خۆڕشتنەوە هاتمە سەر ستێج پەیاممان لەو بابەتەوە بوو سەرۆکی فستیڤاڵ بە جدی لای منەوە نییە چاکەت و پانتۆڵ و بۆین باخێکی تون ئەلێرە بەستێ و لە پێشی پێشەوە پاڵداتەوە و یاخود ئەمریکا لای من یاخود لای هاوڕەکانی من لەناو فستیڤاڵ ئەوەی ئێمە خزمەت چۆن خزمەت بەم شارە بکەین چۆن پەیاممان هەبێ بۆ ژینگە پەیاممان هەبێ بۆ ئەو برایانەمان کە شەو و ڕۆژ لەسەر جادەکان شەقام و شۆستەکان پاکەن ئێمە لە بوارە هونەرێکە خزمەتەکەین ئەو لەسەر شۆستە خزمەتەکە سیاسیەک لەم شارە بەرپرسێک لەم شارە خزمەتەکە بە حامیەک یاخود دکتۆرێک پەیامەکەمانەوە بووکو خۆشەویستێک و پاڵپشتێک ئەم ساڵ تایستە بیرۆکەی نواندنێک داننراوە بەڵام ئەوە ئەکەوێتە پێش فستیڤاڵ ئێمە هەمیشە لە فستیڤاڵ بۆ وتاردانی من سوپرایزێکمانەوە بە جۆرێک لە جۆرەکان وەکو سەرۆکانی فستیڤاڵ بە نۆرماڵی نەهاتوین قسەی گەورە و باخۆبرێککەین بگرە ئێمە هاتوین بۆ خزمەتکردن ئەم ساڵیش بە هەمان شێوە کارێکەکەین لە دەستپێکی فستیڤاڵ. سوپاس بۆ بەڕێز نەژاد نەجم شانۆکار و سەرۆکی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆیی شەقامی کەرکووک کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی بۆ هیوایم کە فستیڤاڵێکی جوان و پڕ کاری تایبەت بێت بۆ بینەرەکان بە تایبەت لە شاری کەرکووکی عەزیز و خۆشەویست.